دادگای باڵای فیدرالی عێراق دەسەڵاتێکی لە هەرێمی کوردستان سەندەوە. دادگای باڵای فیدرالی عێراق ڕایگەیاند لەمە دووە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لەلایەن هەردوو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و هەرێمەوە سەرپەرشتی دەکرێت. نەوەی نوێژ دەڵێت ئەو بڕیارە لەسەر سکاڵایەکی ئەوان بووە. سەرچاوەیەک لە جوڵانەوەی نەوەی نوێ بەشار پێرسی وت دادگای فیدرالی عێراقی لەسەر سکاڵایەکی جوڵانەوەکە بڕیاری داوە با هەڵوەشاندنەوەی ئەو بڕگەی یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کە بە تەنیا خۆی سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێم بکات. بەپێی بڕیارەکە پێویستە لەمە دووە کۆمیسیۆنی عێراقیش ئاگادار و چاودێری هەڵبژاردنەکانی هەرێم بێت. بە وتەی سەرچاوەکەی نەوەی نوێ دادگا مادەی 2 یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی هەڵوەشاندوێتەوە کە دەستەواژەی حەسری تێدا بووە تایبەت بە کۆمیسیۆنی هەرێم. لە بڕیارەکەی دادگای فیدرالیدا هاتووە کە ئەو کۆمیسیۆنە بەتەنیا بۆی نییە سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکات. ئەوەش لە کاتێکدایە تاوەکو ئێستا پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان تەنیا بە سەرپەرشتی و چاودێری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێم بەڕێوە چووە.